دوای 16 ساڵ خوێندن ئێستا خەریکی کرێکاریە لە یەکێک لە سەمونخانەکان. عومەر حوسێن ماوەی چەند ساڵێکە بەشی ڕاگەاندنی لە کۆلیژی ئاداب تەواو کردووە. یەکەمی سەر بەشەکەی خۆی بووە، بەڵام تا ئێستا دانەمەزراوە. بۆی ئێستا بە ناچاری ڕۆژانە بە بڕە پارەیەکی کەم لە یەکێک لە سەمونخانەکانی شاری هەولێر کار دەکات. عومەر دەڵێت ئەو کارەشی بە واستەی چەند هاوڕێیەکی دەستکەوتووە. داواکارین لە حکوومەت یارمەتی کوردستان ئاوڕێکی لەو چینە ڕۆشنبیرەی گەلەکەمان بداتەوە، چونکە بەڕاستی هەتاوەکو ئێستا گەنج پشتگوێ خراوە لە وڵاتە، گەنج سەرمای وڵاتە. ئەگەر گەنج پشتگوێ بخرێتن هیچ لێکەوتە و دەرەنجامێکی باشی نابیتن لەسەر داهاتووی ئەم میلەتە. من وەکو خۆم وەکو دەرسێکی بەشی ڕاگەیاندن کە 2 ساڵ کۆلێژەم تاوا کردو، بەڵام تاوەکو ئێستا هیچ هەلێکم بۆ نەڕخساو لە حکوومەت کە دابمەزرێمەوە. وەکو معید لە بەشەکەی خۆمەوە لە کەرتی تایبەت یان ئیشەشی جودا لە ڕێگەی چەند برادێکەوە هاتوومەتە ئەم شوێنە بۆ کارکردن و بە ڕۆژانە بە چەند هەزارێکی کەم ئیش دەکەم و بژێوی خۆم دابین دەکەم. گەیلان سابیر یەکێکی ترە لە دەرچوە دانەمەزراوەکان. ئەو دەڵێت ئەگەر حکوومەت لە دامەزراوەکانی خۆی داشمان نامەزرێنێت، پێویستە لە کەرتی تایبەت هەلی کارمان بۆ بدۆزێتەوە. چەند ساڵێکە خەریزین، بەڵام تاوەکو ئێستا دامەزراندنمان نییە. دامەزراندن حکوومەت ڕەنگە بڵێ پاسای ئەوەی کە باری دارایی باش نییە، خەڵکەی زۆر دامەزرای ئەوە ئاسایە کە ئێمە داش نامەزرێن لانی کەم هیچ نەبی هەلی کارمان بۆ ڕەخسین بۆ بتوانین لە شەریکە و شوێنە تایبەتەکە کەرتی تایبەت ئەمە بتانی ئیش بکەین و پەرە بە توانە و کارەکانی خۆمان بدەین. ئەوە جێداخەکە جێمان لێ دەبی یاخود دەبینین لە شوێنە حزبیەکان لە لق و مەڵبەندەکان دەبینین خەڵک بە تەسکەی حزبی دادەمەزرێت کە شەهادەی نیە شەهادەی ئامادەی هەیە. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵیش لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت ئەگەرچی بەپێی بڕیاری حکوومەت دامەزراندن وەستاوە، بەڵام تا ئێستاش بە تەسکیی حیزبی خەڵک دادەمەزرێت. ئەمە ژوای کردووە خەڵکی خاوەن بڕوانامە بێئومێد بن لە حکوومەت. یەکێک لەو هۆکارانەیە کە ئێستاشی لەگەڵدا بێ بەردەوامە بەداخەوە دامەزراندن بۆ لەسەر ئەساسی تەسکی حیزبی و لەسەر ئەساسی واستە یاخود تەکلیفی شخصی یاخود خزمێنە. بەداخەوە دەڵێم ینی ئێستا ڕێژەیەکەی کەم بۆ تۆ، بەڵام هەر بەردەوامە. بۆیە بەڕاستی ئەبێ بە سیستەمی بکرێت ئەو بابەتە، چونکە بابەتێکی گرینگە هەستیارە، پێیوەستە بە داهاتووی حکومڕانی، پێیوەستە بە داهاتووی سیستەمێکی جوان لە دەوڵەتداری. ئەبێ ئەم پرۆژەیەکی تۆکمە بێ لە داهاتوودا ئێمە ئیشی لەسەر دەکەین، بۆی ساڵانە دووچارە و قەیرانە نەبینەوە کە بەرۆکی دەرچوانی زانکۆ پەیمانگاکانمان دەگرێت بەداخەوە تا ئاستێک کە بەڕاستی نائومێدی کردوون کە خاوەنی بڕوانامن بەڵام لە ماڵەوە بێکار دانیشتون. ماوەی چەند ساڵێکە حکوومەت یاریمی کوردستان بە بیانی و قەیرانی دارایی دامەزراندنی ڕاگرتووە، تەنانەت ئەوانەی کە یەکەمی سەر زانکۆ و بەشەکەی خۆشیان دەبن دایان نامەزرێنێت کە بەپێی بڕیاری حکوومەت دەبێت ئەوانە پێش هەموو کەسێک دامەزرێن. بەڵام لەگەڵ ئەوەشدا دامەزراندن بە پشتگیری لق و مەڵبەندەکان بەردەوامی هەیە. ئەمە ژوای کردووە خەڵک ئومێدی بە حکوومەت نەمێنێت و ڕێژەی بێکاری لە کوردستان بەرەو ئاستێکی مەترسیدار بڕوات و ڕۆژانە ژمارەیەکی زۆر گەنج بەهۆی بێکاری خۆیان دەدەنە دەست قەدەر و کۆچ بۆ هەندەران دەکەن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.